سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاش شەناوکارانم بوونۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە بەڕێزانم ڕۆ لەگەڵ هاوکار عەلی کامێرەمان پەیامێکی دیکەی هاوڵەتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی وەی پەیامی ئەم جارەشمان جێگەی ڕەزامەندی و دڵخۆشی ئێوەی خۆشەویست و بەڕێز بێت بەڕێزان ئەم جارە دەمانەوێت لەسەر کۆبوونەوەکانی لایەنە سیاسیەکان گفتەوە بگەین لە هاوڵاتیان دەپرسین چ ئومێدێکە هەیە بەم کۆبوونەوەی ئێستا و کە بڕیارە لایەنە سیاسیەکان ڕێک بکەون بە بڕای توی هاوڵاتی گەشتبینی بەوەی کە ئەم جارە ڕێبکەون و گرفتەکانی نێوانیان تێپەڕێنن شێوازی کۆبوونەوەکان تا ئێستا بەو جۆرە بووە کە تەنها کۆبوونەوە کراوە و هیچ سوودێکی واینەوە بۆ هاوڵاتیان کە کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکات ئەمڕۆ وەک دەبینن ئەمە شەقامێکی سەرەکیە و ئەمەش شەقامێکی لاوەکیە ئەم دوو شەقامە دێن هەرێکیان بە ئارەستی خۆیان بەڵام وردە وردە جیاوازەکانی نێوانیان کۆتایی پێدێن و دەبنە ئەم شەقامە ئێستا و لێرەدا یەکتری دەگرن بۆیە ئێمە دەمانەوێت بۆ چوونەکان ئەگەرچی جیاواز بن بۆ چوونەکان ئەگەرچی بەدڵی یەکتری نەبن هیوادارین وەکو ئەو دوو شەقامەی کە لەو سەرۆ دێن لێرەدا یەک بگرنەوە و یەک بۆ چوون و یەک هەڵوێست و یەک بیر و ڕا پێکەوە دروست بکەن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ ئەوەی وەکو ئەم شەقامە لێرەدا چۆن بوونەتە یەک دوو شەقام لێرەدا یەکیان گرت و بوونە یەک شەقام بوونە یەک ئاراستە هیوادارین بۆ چوونەکانیش ئەگەرچی جیاواز بن ئەگەرچی زۆر بن وەکو ئەم دوو شەقامە کە بینیمان لێرەدا یەک بگرن ئێوەی بەڕێز بینەرمان بن بۆ گۆستنەوەی پەیامەکان فەرموون ئەو شوێنی فرەکیۆخایی بوو ناجح نەبووە مەفروزە ڕێکەوەن هەم باری سیاسی ئیقلیمیش تاوا نیە چواردەوری وڵاتان وەڵی هیچ ئومێدێکم پێیان نییە وڵای ترەوە بێ خوای گەورە ڕحمان پێ بکات دڵیان نەرم بێ هەموو لایەکیان ئەم کێشەیە کۆتایی پێ بێن و چارەسەرێکی ئەم میلەتە بکەن ئەمان لێرە بڵێنەوە کاکە سەرۆک تۆ سەرۆکی هەرەوەیە بەس بە قەنەعەتی من کەسی یەکەم ئەبێ کۆ بێتەوە لەم زروفە ناخۆشترمان نەدیوە ڕۆژ بە ڕۆژ خەڵک وەز ئیخرافە بێ لە زستانە تا ئێستا نەیانتوانیوە بەرمیلێک نەوتی سپی بن بە خەڵک واز لەم دزی و گەندەڵێ بێن واز لەم دەسەڵاتە بێنن با یاسا سەرۆر بێ ئەگەر یاسا سەرۆر بێ کێشەکانی میلەت حلە بێ ئەگەر یاساش سەرۆر نەبێ حل نابێ بڕوان بە دەستا و دەستکردنی دەسەڵات نییە لەبەرەوە ئومێدم نییە کە بگەێنە ڕێکەوتن مێدم بە هیچیان نییە ئێخوان ئەگەر ڕێ بکەن خۆمان هیچ جێتێکی کردنی و هیچ لانێکی کەیتیان نیە هەمووی کوردین کورد یعنی چی کۆبوونەوەکانی لایەنە سیاسیەکان دەستی پێ کردووە تا چەند ئومێد هەیە بەوەی کە ڕێبکەون و بگەنە خاڵێک لە خاڵێکە هەمویان یەک بگرن و چارەسەری قەیرانەکان یانی کوردستانی پێ بکەن وەڵا هیوادارینەوە بێتە ئەوەی کە ئیتر ئاشەوایی بەردەوام بێ هیوادارین ئەم کۆبوونەوەیە ئیتر وەزع و گوزەرانی ژیانی ئەم خەڵکە باشکە ئومێدت پێ هەیە ئینشاءڵڵا پێشنیازێکە هەیە بۆ لایەنە سیاسیەکان بۆی کە ئیتر کۆتایی بە ناکۆکانی نێوانە بێن و لە خاڵێکە یەک بگرن وەڵا هیوادارین چکم پێشتر هەر هەمیشە یەکگرتوو بوون هەمومان کوردین هیوادارین هەمەنە کۆبوونەوەکاری نەکەن ڕێکەوتنامەکە باشترە لەوەی کە خەڵک پێویستی بەوە هەیە بژێوی ژیانی دابینکە وەڵی هەموو کەسی حەزەکە بە ڕاستیەکەی تاوا بێت و ئەو خەڵکە لێ سەغڵەتیە ئیتر بۆچی شەڵاب لایەنەکان خۆ هیچ بێگانەی تیانی هەر کوردە لە یەک وڵاتە ئاژینی تۆی پێویست ناکە ئێمە بڵێن بۆچی ئەمە وابێ وا نابێ هەموو یەک لایەن دەستکردن باشکەن بەیەکەوە هەموو نەجاتمان بێ ئەو میلەتەش نەجاتی و لە بکاتە خۆشی وەکو جاران بۆ چوونەکان هەرچەندە جیاواز بن بەڵام تۆ پێ وایە تۆ چۆن دوو شەقامی سەرەکی یان دوو شەقامێکی لاوەکی و سەرەکی کە دێن لە خاڵێکە یەکەگرنەوە پێ دوای ئەوانە بتوانێت شەقامێک ببنەوە بە یەک بۆ کورد ئاسانە خۆمەتی جێتیچیکە و هیچ لایەنێکیان نە عەرەبە و نە فارسە و نە تورک هەمووی کوردینی ترکە کورد بوو بۆچی کورد هەموو یەک سەغڵەتیە هیچ فەرق ناکە لە هیچ لایەکە کورد کوردوە لە هەموو کاتێکە هیچ شتێکیان نییە بۆچی یەک نەگرنەوە پێشنیازەکە بۆیان هەیە وەڵام من حەزەکەم ئەو خەڵکی کە داوای کاری لەوان چییە ئەو خەڵکە یەک بگرنەوە ئەو خەڵکە بچێتەوە سەر ئیشوکاری خۆی و بەڕاستی بازارەکان بژێتەوە بۆ خەڵک بەڕاستی خەڵک هەمووی سەغڵەت بووە ئێستا مەم وەسع سێرەکەی تۆی بینی ئەمە وەسعەکەی تایسانەوت بە هیچ کەسێک نەیرەوە لەو شارە یعنی خەڵک بەڕاستی کارە باکەوانی خەڵک حەزگا وەکو جارن ئیسلاحات بێ سا پار و پێرا زۆر جیاوازترەوە بەس ئەمە چەند وەختێکی زۆر جیاواز کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەستی پێ کردوێتەوە
تا چەند ئومێدە هەیە تا چەند گەشتبینی بۆی کە ئەمجارە ڕێبکەون وڵی ئەمە چەند جارە ئەو کۆبوونەوە ناگرێت هیچ ئومێدێکی تر نادەم ئینشەڵڵا ئەم جارە بەشکم ئومێدێک هەبێت ڕێکەون و ئیتر بەسەیتر لەو کاتەیە خەڵک بە تەواوی بێزار بووە مەفروزە ڕێکەون هەم باری سیاسی ئیقلیمیش تەواو نیە چواردەوری وڵاتان ئەبێ دانیشتەکان نەتیجەیەکی هەبێت بۆیە بە تەواوەتی ئەمەسعە کۆنتترۆل بکرێ هەمی ناوخۆی دەرەشیش زۆرماندی کۆبوونەوەکان زۆرماندی و زۆر ئەمەلمان هەبوو بەسی تر کەشت زۆر بوو بۆرە بێت هیوادارین چاک بێت بەستا ئێستا هیچ شتێکی وا باز نەکراوە کە سوودی هەبێت پێ دوایەکو هاوڵاتیەک و کەسێکی بە تەجروبەش کە تەمەنێکە هەیە ناکۆکیەکان ئەوەندە زۆرن کە نەتوان ڕێکەون بەخوا ناکۆکی نییە بەس ڕقەبەرایەتی هیچیکە نییە ئەم لە داخی ئەو لە ئەم لە داخیەوە گینە هیچیکە نییە دەبینی جاری وە هەیە کۆمەڵێ جۆگەلە هەرێکی لە فەرعێکەوە ئەڕوات لە شوێنێک هەیە گەگرنەوە ئەبن بە ڕووبارێک چەند ڕووبارێکیش کۆ بێت توێ بە دەریایەک پێدوانی ئەمانە بتوان لە خاڵێکە یەک بگرن وەڵا هەموو کاتێتوان یەک بگرن هەموو کاتێ بەس کە مەبەستیان نییە مەبەستەکە چییە مەبەستەکە یەک کەس نییە فرەکەسیە با ناڵێن کوێخایی ئەو شوێنی فرەکیۆخایی بوو ناجح نەبووە یەک کەس دوو کەس ڕێەکەوێت سێ کەس ڕێکەوێت کە بوو بە دەکەس ڕێ ناکەوێت لایەنە سیاسیەکان کۆبوونەوەکانیان دەست پێ کردووە تۆکو گەنجێک تا چەند ئومێدە هەیە تا چەند گەشتبینی بەوەی کە ڕێکەون ئەم جارە وەڵی هیچ ئومێدێکم پیان نییە بۆچی وەڵی چەند جار کۆبوونەوەیان کردووە هیچیان بەهیچ نەکردم جار هیچ ناکەن ئومێدە پێیان نیە و گەنجێک هیچ ئومێدێکم پیان نەماوە ئا زۆر کۆبوونەوەیان کردووە هیچیان بەهیچ نەکردووە جاری وایە دەبینیت لە شەقامێکە چەند فەرعێکی لێ بێتەوە دواتر لە خاڵێکە هەموو فەرعەکانیانەوە سەر شەقامە ڕئیسیەکە ئێمە چۆن بتوانین هەموو لایەنەکان خێنە سەر ڕێچکە ڕئیسیەکە و لە خاڵەکە یەک بگرن وەڵی من هیوادارم بسازم بە یەکەوە تێگەی ئێستا وای لێ هاتووە یعنی ئەم هەرێمە بچووکەی خۆمان وای لێ هاتووە قەنەعات کە یان هەر تەسەوەرەکەی ئومێدی چووەمان پێیان نەماوە تێگەی هیچ ئومێدێکمان پێیان نەماوە ئەو ڕێچکەیشکە ئێستا تو باسیەکەی کە لەو قەنەعەتیدان بێت یەک ڕێچکە پێ دوایە کێشەکانی نێوان لایەنەکان ئەوەندە ئاڵۆز و قرس بێت کە نەتوانن چارەسەریکەن وەڵی ئاسانە چارەسەر دەکرێت بەس بخواان لە بەرگەندەڵی خوان چارەسەری ناکەن کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەستی پێکردووە تا چەند پێ دوایە ئومێدە هەیە کە ڕێکەوە ئەم جارە ئیشەڵا ئومێدم هەیە ڕێکەون ئومێدم هەیە ڕێکەون و ئیشەڵا باشە بێ پێش نیازەکە بۆیان هەیە وەکو هاوڵاتی وەکو هەونیشتمانیەک بۆی کۆتایی بە کێشەکانی نێوانان بێنن بۆ ئەوەی ئەم قەیرانش کە بەرەکی خەڵکی گرتووە کۆتایی بێ وەڵی من داوان لێ یەکەم ڕێ بکەون و خەڵک هەموو هیلاکە و داوان لێ یەکەم ڕێکەون و کۆتایی بێ ئەم ناکۆکیە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەستی پێکردووە تۆکو گەنجێک پێ دوایە ئەم جارە ڕێکەون و کۆتایی بە کێشەکانی نێوانان بێ وەڵی بڕوان ناکەم هەموو جارێ هەروە بێت ویچش هیچ ئەنجامێکی نابێ مێدە پێیان نییە باشە پێ دوایە ناکۆکانی نێوانیان ئەوەندە زۆر بێت کە ئەوان نەتوانن چارەسەریکەن نازانم ناکۆکی ناکۆکیان ئەوەندە زۆرە کە ئەوان نەتوانن ڕێکەون لەسەری ئەرە وەڵا پێش ناسەکە بۆیان هەیە بۆی کۆتایی بە کێشەکانی هەرێم بێن و کۆتایی بە کێشەکانی ناوخۆ بێن وەڵا ڕێکەون وڵای ترەوە بێ خی گەورە ڕحمان پێ بکات دڵیان نەرم بێ هەموو لایەکیان ئەم کێشەیە کۆتایی پێ بێن و چارەسەرێکی ئەم میلەتە بکەن پێ دوایە تا ئێستا بۆچی ڕێک ناکەون هۆکار چییە وڵای تر هۆکار هەمومان ئەزانی کە هۆکار چییە هەرکەس بەلای خۆیان دایە تاشیە هەرکەس پارە بۆ خۆی کۆکاتەوە هۆکارەکە هەر ئەوەیە سیاسیە هۆکارە قەیرانی ئابووری نییە بەڵکو سیاسیە پێ دوایە ناکۆکیەکان ئەوەندە زۆر بن کە نەتوانن چارەسەری کێشەکانی نێوانیان بکەن بەرە وڵە ئەوڵە ئاسانە هیچ ناکۆیگە زۆر نییە چی ناکۆیگە زۆرە شەڕی عێراق ڕاق هەموو کوشتارێتی هەبوو ناکۆ ئەوە لەو مهمتر هەبوو ئاش بوونەوە ئەمە چیتیایە هیچ کەسێک کوژاوە لە بینانە هیچ کێشەیەک ڕوویاوە بۆ چارەسەری خۆیان ناکەن هەر ئەوەیە کێشەیە هیچ هینێکی هۆکارێکی گەورەی نییە بڵین وڵات چارەسەر ناکرێت زۆر بە ئاسانی چارەسەرەکرێت ئەگەر هەوڵ بن و بتوانن پێش نیازت چییە بۆیان بۆی کۆتایی بە قەیران بێنن ئەوە تا ئەم میلەتە ئەبینی حاڵی چۆنە گوزارێتەوە تا ئێستا نەو نەدراوە وەزعی کارەبایە
والله داوا لو بالرزانه كم لهم احزاباني كامر لە کوردستان السیاست بەکارێنن تکایان لێ ئەەکەم ئیتر بەسە هەوڵ ملیێتەکان ڕزاکەن لەم شارە لەم بێدەرامەتیە کۆبوونەوەی لایەنە سیاسەکان دەستی پێ کردوتەوە تا چەند ئومێدە هەیە تا چەند گەشتبینی بەوەی کە ڕێکەوە ئەم جارە جا ئەوە خۆیان نەزان ئەوان دانیشتنی خۆیان نەزان هەڵسۆکەوتی خۆیان کاتێ کە بتوان ئەمانە هەموو کۆبنەوە کە بتوان کە هەموو شتێ بکەن ومێد هەیە بەزتر نازانم مێدەکە هەتا چەند ئەوان لە لای ئەوان گەڵاڵە بۆ لای خۆ بڕۆیت ئەوان نیەتیان هێ ڕێکەون وڵایەتی خۆخۆیان ئەڵە نیەتمان هەیە ڕێ بکەین جەناب وەکو هاوڵاتیەک پێت وایە هۆکار چییە تا ئێستا ڕێنەکەوتون ئایا ناکۆکیانی نێوانیان ئەوەندە زۆرە ئەوەندە قورسە کە ناتوان ڕێکەون کە ناکۆچەکانی نێوانیان هەر سەرۆکایەتێکەیە بڵێن نەبێت تۆ بی بە سەرۆ یەکسەر هەڵێ باشە ڕێکەوت ئەوان ئەو شوێنی فرەکیۆخایی بوو ناجح نەبووە مەفروزە ڕێکەوەن هەم باری سیاسی ئەقلیمیش تاوا نیە چواردەوری وڵاتان وەڵی هیچ ئومێدێکم پیان نییە وڵای ترەوە بێ خی گەورە ڕحمان پێ بکات دڵیان نەرم بێ هەموو لایەکیان ئەم کێشەیە کۆتایی پێ بێن و چارەسەرێکی ئەم میلەتە بکەن ئەمان لێرە بڵێنەوە کاکە سەرۆک تۆ سەرۆکی هەر ئەوەیە بەس بە قەنەعەتی من کەسی یەکەم ئەبێ کۆ بێتەوە لەم زروفە ناخۆشترمان نەدیوە ڕۆژ بە ڕۆژ خەڵک وەزعی خراپە بێ لە زستانە تا ئێستا نەیانتوانیوە بەرمیلێک نەوتی سپی بن بە خەڵک واز لەم دزی و گەندەڵێ بێن واز لەم دەسەڵاتە بێنن با یاسا سەرۆر بێ ئەگەر یاسا سەرۆر بێ کێشەکانی میلەت حلە بێ ئەگەر یاساش سەرۆر نەبێ حل نابێ بڕوان بە دەستا و دەستکردنی دەسەڵات نییە لەبەرەوە ئومێدم نییە کە بگەێنە ڕێکەوتن مێدم بە هیچیان نییە ئەخوان ئەگەر ڕێ بکەن خۆمان هیچ جێتێکی کردنی هیچ لانێکی کەیتیانی هەمووی کوردین کورد یعنی چی ئەمان لێرە بڵێنەوە کاکە سەرۆک تۆ سەرۆکی هەر ئەوەیە خۆ لەسەر ئەوە بوو کێشە مەشاکیل و ناکۆکچەکانی هەر لەسەرەوە ئەم وتی سەرۆکاتی وتی سەرۆکی پەرلەمان لا وتی ئەوەکەم وتی ئەوەکەم و هیچیان خۆیان ڕێ نەکەوتن پێش نیازەکە بۆیان هەیە بۆی کۆتایی بە ناکۆکان بێنن چیتر خەڵکی تر لەم نەهامەتیان نەژی وڵاهی تر ئەوە خۆیان خەڵکەکە باش دەبینن خۆیان ئەندامیان هەیە لە دای مۆزەفیان هەیە خۆیان ئەندامیان هەیە کە مامۆستایە ئەوە تا خەڵکی یعنی حاڵی ئەو خەڵکە لە نەبوونیە یعنی لە هاوارکردنە لە خۆپشاندانە لە بێداریە یعنی تۆ سیرەکەی نەکارەبا دەبێت نە نەوتێ هەبێ نە مەعاش هەبێ نە هیچ هەبێ هەموو بێداری و هەموو هاوارکردنە خەڵکەکە کە یعنی داوایە کات تو خۆشیانە بێوانە باش بزان وەڵی من هیچ ئومێدێکم نەماوە بەلایەنە سیاسەکە مە ڕاستەکە بەس کات کوشتنە گاڵتە بە خەڵکەکەن ڕای تۆ گاڵتەکردنا بە خەڵک وڵی گاڵتەکردنەرە وەڵام ئەمە چەند جار کۆبوونەوە هیچ لە کۆتاییە هەر ئەنجامی نەبوو بەشە بە ڕای جەنابەت ناکۆکیان ئەوەندە زۆرن کە ئەوان نەتوانن ڕێکەون وڵی ئەتوان ڕێکەون بەس بە قەنەعەتی من کەسی یەکەم ئەبێ کۆ بێتەوە سەرۆکی حیزبەکانە بڵێ بەڵام کۆبوونەوەکانیش بەسەر پەرشتی زۆر جایان و پێشنیازی سەرۆک حیزبەکان دەوترێت تەرحی ئەوانە ئەیکەن لە کۆبوونەوەکانە خۆ مەرجیش نییە بۆ نمونە سەرۆک حیزبەکان چەند کەسێک ڕاست پێرن ئەمە بۆ چوونەکانی حیزبەکەی ئەمەیە ئەمە گرفت و داواکارەکانی ئەمەیە خۆتوانن کێشە بە بزانم لەوان نابێت ئەگەر بیانە ڕێکەون وڵی خۆی ڕاستەکە قسەکەی تۆ تەواوە بەس ئەو سەلاحەتە کە سەرۆک حیزبەکان هەیەە ئەوانی کە نییانە پێشنیازی چییە بۆیان بۆ ئەوەی ڕێکەون چیتری تر خەڵک لەم نەهامەتیان نەژی ئالەم قەیرانیان نەژی خۆیان چاوێن لە وەزعی خەڵکۆیە خەڵک بە هیلاک چووە بەڕاستیەکەی ئیتر کۆتایەکەیەتی ئەگەر بیانەوێ ڕێ بکەون خەڵک نەجات بن لەم ناڕەحەتی نەهامەتی کاتی خۆی کە خوێندکار بووین لە قۆناغەکانی سەرەتاییدا چیرۆکێکی زۆر کاریگەر و خۆشە بوو باوکێکی عاقڵ هەبوو حەوت کوڕی هەبوو ڕۆژێک ویستی ئەم کوڕانەی تاقی کاتەوە بزانێ تا چەند لە پشتی یەکترین تا چەند ڕێز لە یەکتری دەگرن تا چەند بەیەکەوە بە دڵسۆزی کارەکەن و یەگرتوون دەبنە پاڵەوان بۆی هیچ کەسێک نەتوانێت زەفەریان پێبرێت و زیانان پێ بگەێنێت ڕۆژێک بە کوڕەکانی وتی کوڕم ئێوە تا چەند هاوکاری یەکترن ئێوە تا چەند برایەتی دانێنە خۆتانە بەردەوامە ئەوان نیشتان باوکەگیان برایەتیمان زۆر خۆشە و زۆر بێکەوە گونجاوین و زۆر ئەتوانین هاوکاری یەکتری بکەین ئێوتی باشە کوڕم ئادەی فەرمونون ئەوە یەکی چڵەدارێکم بۆیە ناون بزانمە توان بیشکێنن هەر کەسە و چڵەدارەکەی بەکارێنا بەدەستی یاخود بە ئەژنۆکانی توانی بیشکێنێتەوە دواتر حەوت چڵداری کۆ کردەوە وتی ئادەی فەرموو بزانم کامتان نەتوانن
بیشکێنن هەر حەوت کوڕەکە ئەگەر چی بەهێزش بوون زۆر هەوڵیاندا لەگەڵ ئەو حەوت چڵەدارە کە بەیەکەوە بیشکێنن بەڵام کەسیان بۆیان نەشکا بۆیە باوکەکە پێیوتن کوڕم بزانن ئەم حەوت چڵەدارە کە سەرەتا دامە دەستی ئێوە شکانتان دانەدانە ئەوە ئێوەن بەجیا بۆیە ئەگەر ئێوە یەکگرتو و هاوکار نەبن هەموو کەسێک دەتوانێت بە ئاسانی بدان بشکێنێت بەڵام لە جاری دووەمدا کە حەوت چڵەدارەکەم دایادەستان ئێوە کۆتان کردەوە نەتانتوانی بیشکێنن ئەوە ئێوە ئەگەر یەکگرتو بن وەکو ئەو حەوت چڵەدارەتان لێ دێت و هیچ کەسێک هیچ دوژمنێکی دەرەکی هیچ دوژمنێکی ناوخۆ ناتوانێت بتان شکێنێت بۆیە ئەم چیرۆکە زۆر مهمە بۆ لایەنە سیاسەکان ئەگەر بتوانن بەیەکەوە یەکگرتو بن وەکو ئەو حەوت چڵەداریان لێ دێت کە هیچ کەسێک ناتوانێت بیان بشکێنێتەوە خۆ ئەگەر ناکۆکیش بن لە یەک جیا بن بۆ چوونەکانیان یەک نەبێت بە دڵنیایە وەکو یەکەکە دەشکێن و هەموو کەسێک دەتوانێت بە ئاسایی بەسەریاندا زاڵبێت بۆ ئێمە هیوادارین لایەنە کوردیەکان یەک بگرن تون و تۆڵ بن وەکو ئەم پەنجانەی دەست چۆن بەیەکەوە نووساون ئاوا بن نەک ئاوا بڵاو بکرێنەوە چون ئەو کاتە شکاندنیان زۆر ئاسانە ئەو کاتە شکستپیانیان زۆر ئاسانە هیوادارین ئەم نمونەیە بگوازرێتەوە بە ناو ساحەی سیاسی لایەنە سیاسەکان و ڕێبکەون و یەکگرتو بن هەمیشە پێکەوە لایەنە سیاسەکان لە کۆبوونەوەدان بۆی ڕێکەون جەنابەت چ پێشنیازێکە بۆیان هەیە بۆی ڕێکەون وڵای ئەگەر ڕاستکەن و دەربەحەق بە میلەتەکە لە ڕاستیا بن حەقی وایتر لەم زروفە ناخۆشترمان نەدیوە ئێش لە سایە حکوومەتی کوردیەوە ئەم زروفە ناخۆشە هاتەوتەکەیەوە مێدە هەیە کە ڕێکەون وڵای ئەگەر پیاو بن و ڕاستکەن لەگەڵ میلەتەکە ڕێکەون ئەگەر درۆشکەن و دەستی میلەت ببرن ڕێنان لایەنە سیاسەکان لە کۆبوونەوەدان ومێدە هەیە بۆی کە ڕێکەون ناوەڵە بۆچی ئەی کوا ڕێکەون کوا شتان نازان شتان ناسانەوە بۆ نایزانن ئاگیان کوا لە میلەتەیە پێشنیازی چییە بۆیان بۆی ڕێکەون وڵای پێشنیاز زاتەوە بیگەونێکی یەکشتە ئەوە خۆرکی ڕەشبین و بێ ئومێدی میلەتەکە خەتای میلەتەکە خۆیەتی یەکەم جار ئەوە سبێنێ دەنگان بێ یەکسەر هەمووی ئەچێ دەنگیان پێ و داخرا ئەوان لێەکە میلەت مەسەلەن چی بکە بە بڕایتەوە وڵای کە دەنگان ناو دەنگ نەیە یانەوە حیزباڵ نەبژێرێتەوە تۆ هەر ئەچی یەکێکی باش هەڵبژێرە کەرشانی و پۆستەر لایەنە سیاسەکان لە کۆبوونەوەدان ومێدە بەوە هەیە کە ڕێکەون خوا نەکە ڕێکەوتنی چی ئومێدی وەڵایە چەندەوە سێ ساڵوانەرە لە ڕێکەوین ڕێکەوتن لە چیا ڕێکەون لە چ شتێکە بۆ هیچ شتێ نەماوە نەیکەن هۆکاری ئەم بێ ئومێدەی تۆ چییە وڵای درۆ دە لە سێ حیزبەکان پێت وایە بۆ چوونەکانیان ئەوەندە جیاوازە ئەوەندە کێشەکان قۆڵن کە ناتوانن ڕێکەون وڵای کێشەکانەوە نەقوڵ نییە گەرارە زویان لێبێرم ڕۆ چارەسەرێکەن بەزارە زویان لەوە نییە کە چارەسەریکەن بەستیان نییە بەڵێ پێشنیازێکە بۆیان هەیە بۆی ڕێکەون هیچم نییە هەیشتێ هەیشتێکم نییە بۆ ئەو حیزبانە ئومێد بووی وڵی ئێمە حەزەکەین ڕێکەوەین ئیشەڵە ئاخر کۆبوونەوەیان بێ و ڕێبکەون بەڵام نە کۆبوونەوە هەر بۆ کۆبوونەوە ومێدە پێیان هەیە وەڵی ئەوگیان کۆبوونەوە کە دۆستی قیان نەماوە یعنی باوەڕم پێیان نی پێت وایە ڕێکەون پێت وایە قەیرانەکان ئەوەندە قۆڵ بن ئەوەندە ئالۆز بن کە ئەوان ناتوانن ڕێکەون قەیران لەمە قوڵترچی کاکە خەڵەکەی حەو مانگە موچەی وەرنەگرتووە کارەبانیە هیچ شتێک لەم شارەیان نەما کاکەم شارە وێران خانشینی حەو مانگە موچەی وەرنەگرت 15 شەوە کارەبامان نییە کاکە شارێکی ئاو گەورە مەحاویلەیەکی تیان نییە کاکە بەڕێزە ئیترمە کەم تەرخەمی لەمە کەم تەرخەمی ترچی قەیران لەمە قەیرانی زیاتر وایە پێشنازەکە بۆیان هەوەی ڕێکەوە وڵی هیوادارم بە زووترین کار ڕێکەون با خەڵک لەوە خراپتری بەسەر نەیە یعنی وەزعی خەڵک زۆر خراپە ڕۆژ بە ڕۆژ خەڵک وەزعی خراپە بێ لە زستانە تا ئەسە نەیانتوانیوە بەرمیلێک نەوتی سپی بن بە خەڵک لەم هەموو نەوتە ئیتر چاوەڕوانی چی لەوانە بکەن کاک وڵی هەموو شتێک بڵێن ئەگەر تۆ نیەتی پاگبینێتی ئەوەی هەبێت کە ئیش بۆ مەسەلەکە بکەیت ئاسانە قابل هەموو شتێک هەموو مشکلێک حەلی خۆی هەیە بەتاکیت ڕێکەوتن ئاسانە ئاسان ئەگەر بتەوێ ئەگەر نیەتی ڕێکەون ئەگەر نیەتی شێمێندا کۆبوونەوە وەکو پێش و تر بینیما چەند جار کۆبوونەوە کرا کۆبوونەوە بە دوای کۆبوونەوەیە ڕێنەکەوتن ئەگەر نیەت تەبێ و ئەمە لێبێ کۆبوونەوە ئاسانە ڕێکەوتن ئاسانە واللهی تەسەور ناکەم ڕێکەوە فێر دەستی دەستیەکەم ڕاستی
ڕێکەوتن ئەوەیە بەجددی بیتە پێشەوە نەک بەم شێوەیە ئێستا ئەمان هەر کۆبوونەوەکەن و کۆبوونەوەکانشان ئەنجامێکی نابێت. باشە هۆکار چییە بە بڕای تو وارە ناکەون؟ نیەتی ڕاستیان نییە کە ڕێکەون چکە بۆزعەکە بەم شێوە بڕات بۆ ئەوان باشترە. ینی بەم شێوە گەر ڕۆزعەکە بەردەوام بێت لە قازانجی ئەوانە. پێت وایە ئەوەندە کێشەکانی نێوانیان ئاڵۆز و قوڵ بێت کە نەتوانن چارەسەریکەن؟ تەسەور ناکەم ئەوەندە ئاڵۆز بێت، بەڵام ئاڵۆزبوونی کێشەکان لە بەرژەوەندی ئەوانە. ئەگەر وەزع بەم شێوە بەردەوام بێ لە بەرژەوەندی ئەوانە و دژی میلەتە. بۆچی لە بەرژەوەندی ئەوانە؟ لەبەرێ ئەیبینین یانەگەر لە بەرژەوەندی ئەوانە لەبەرچی لەبەر ئەم وەزعی کە ئاوا بەم شێوە بەردەوامە ئەو هەموو گەندەڵی و دزی ئەکرێ لە وڵاتە بەتەکید لە بەرژەوەندی ئەوانە بێت. پێشنیازەکە بۆیان بۆی کۆتایی بە کێشەوەکان بێنن بۆی میلەتی تر لەمە زیاتر تووشی نەهامەتی نەبێت. وەڵی پێشنیازی من بۆ ئەوان من داوایان لە یەکەم واز بێن بە ڕۆیشتنی ئەوان ئینجاوەکو ئەم کێشانە چارەسەر لە چی بێنن؟ واز لەم دزی و گەندەڵێ بێن، واز لەم دەسەڵاتە بێنن با یاسا سەرۆر بێ. ئەگەر یاسا سەرۆر بێ کێشەکانی میلەت حل بێ، ئەگەر یاساش سەرۆر نەبێ حل نابێت. بەڕێز وەکو کەسێکی بە تەجروبە کە دەورە زۆر دیوە پێت وایە ئومێدە هەیە کە ئەمجار ڕێکەون؟ شڵارێک دەکەون هیچ قسەی بخە باشکەی باشتر لەوەی کە قسەی خراپ بکەی. شڵارێک دەکەون عالەم زۆر هیلاکە زۆر مەمنون تین کە ئیشەڵامان ڕێکەون بە ئیزنی خوا. باش کاک حاجی تا ئێستا بۆچی ڕێنەکەوتون بە بڕایتەوە؟ وەڵاهی لەبەر تەماعی خۆیان. ئەرە وەڵای ئەگەر میلەت زۆر هیلاکە ئەو پەرە هیلاکیانە. میلە دەزانی گەشتە چینی تر تووشی نەهامەتێکی زۆر بوو. قڕقڕاکەی ئەو پەری نەدامەتی گرتوێتی ئەمە کۆڵەواری میلەتی فەقیرە. پێت وایە کێشەکانی نێوانیان ئەوەندە ئاڵۆزیەوە تا ئێستا ڕێنەکەوتون؟ وڵای تەماعی شەخسی وای لێ کردوون میلەتیان بەڵا کردووە و تەماعی شەخسی گرتوونی. پێشنیازی چییە بۆیان بۆی ڕێکەون؟ لا پێشنیازمەوەیە کە زۆر بە پیاوانە ڕێکەون چاوان نەمیلێت وەقی ڕۆژارەی بێکەوان لێ قەومەوە چاوان ئەلە میلەتی و بێکەوانە پێگەیاندووە چاوە لێ نییە ئەو میلەتەوانی پێگەیاند ساوان بەر پیانداوە چاو لێکیان ئەتا هەر بە هەمووانە دەڕ نەبێ کوچبیان هەر لە گۆرانەوە هەتا ئەچێتی هەر هەمویان لە پارتی لە هەمویان. وەڵایی من بەش بە حاڵی خۆم بە براوەکە ێزانم و هیچ قەنەعەتم نییە بەوەی کە بگەێنە ڕێکەوتن. ڕێناکەون؟ وەڵا باشە بۆ بێ ئومێدی هۆکار چییە؟ وەڵایی تەجروبەمان هەیە کاکە ئێمە وەکو ئەم میلەتی کوردە بەڕاستی ئەوەی تا ئیسە بینیمانە ئەو برادرانەی کە باڵادەست و لە مەسئولیاتان کورسی خۆیان شۆڵ ناکەن و بڕوان بە دیموکراسی نییە، بڕوان بە دەستا و دەستکردنی دەسەڵات نییە لەبەرەوە ئومێدم نییە کە بگەێنە ڕێکەوتن. تۆ پێت وایە کێشەکانی نێوانیان ئەوەندە ئاڵۆز و ناکۆک بێت کە ناتوان ڕێکەون لەسەری؟ نەکاکە کێشەکان زۆر ئاسایین زۆر ئاساییە ئەو برادران کە دەسەڵاتیان هەیە بەس بڕوان بە دیموکراسی هەبێ بە مافی مرۆڤ هەبێ بەوە هەبێ کە دەستا و ئیمانیان بەوە هەبێ کە دەستا و دەستی دەسەڵات بکرێت دڵنیام زۆر بە ئاسانی حەلەکرێت و هیچ کێشێکی تیانە هەر زۆر ئاسانە حەلکردن و کۆتایی بە هێنان بە کێشەکە. مێدم بە هیچیان نییە ئەسەن گاڵتە تاوشم پێیان نایەت لەم وڵاتە عنی هیچ قەناعەتێ نەماوە ئەوە کەی وەزعیستیان گەنج هەمووی بێکار میلەت سەر لێ شێوا و هەمووی لێ تاوەڕوا بۆ وڵاتی دەرەوە. تۆ بێکاری؟ بەڵێ. پێت وایە بۆ چی ڕێناکەون هۆکار چییە؟ وڵای بەس پێم وایە خەتای دەڤەری زەردە بەس هۆکارەوە. پێشنیازی چییە بۆیان بۆی ڕێکەون؟ وڵای پێشنیاز وشت هیچ من باڕم نییە بە هیچ کۆبوونەوە و شتێ هیچ ناگەن هیچ ئەنجامێ بەس پێما بێ شۆڕش تاکە ڕێگەی لە وڵاتە بۆی سەربەخۆی بەس بێنینەوە. هاچەند پێت وایە ئەم کێشە و قەیرانانە پەیوەندی بەوە هەیە کەردایەنەکان ڕێناکەون ئەگەرەوان ڕێکەون قەیرانەکانش کۆتایی بێ. خۆی کە ناوماڵی کورد تەواو بێ کە ناوماڵی کورد باش بێ هەموو شتێ باشە بێت ناو عایلەکەی خۆتاکە ناو عایلی خۆ باش بێ مشکیلەوە چییە بێت؟ ئێخوان ئەگەر ڕێ بکەن خۆمان هیچ جێتێکی کردنی و هیچ لانێکی کەیتیان نیە هەمووی کوردین کورد یعنی چی؟ ئێستا کە حسابە بۆکەن لە هەر لە هەولێربی لە دۆکبی لە ستێنبی هەر کورد نیت خۆ ناڵێت جێگایشکە ئەڵێ کوردستان کوردستانی تر فەرقی چیە خەڵک یعنی بەڕاستیەکەی هەرچی بڵێت حەقی خۆیت یعنی خەڵک ڕێ بکەون خەڵک پێخۆشە خەڵک دڵشادە بێ خەڵک ئەوەی کە تۆی بینی هەمووی داوایەکە ڕێ بکەون ئیتر خەڵک بۆ ئەوان بەڕێ ناکەون. پێت وایە ئەمجار ڕێکەون؟ وەڵاهی ئەمە هەزاران جار کۆبوونەوەی واکراوە لەو جۆرە هیچ ئومێدێکی نەبووە ئیشەڵڵا ئەمجارە احتیمالێک هەیە من پێم وایە لەوانەیە تۆزێک باشتر بێ کۆبوونەوەکان و تۆزێ ڕێکۆبوون. پێشنیازێکە هەیە بۆ لایەنە سیاسیەکان بۆی ڕێکەون چیتر خەڵک لەم نەهامەتیان نەژی؟ وەڵای چییە هینەکەم ئەوەیە کە ئەم حیزبانە ڕێ بکەون چونکە هەمووی هەر کوردن هەمووی برایەکن خوێن لە پەنجەی هێزلایەک بێت هەر کوردی پێڵێن هەمووی هەر کورد زەرەر و من دەبێت ئەم دەڕێی
دەرەوەی ئێقلیم و هەم بۆ ناوخۆش ئیشەڵا کارێکی وا بکەن خەڵکەکەش لیان ڕازی بێت بەشکە وردە وردە وا بکەین دەوڵەتی کوردیش ڕاگەیەنین پێویستە ینی بە تەواوی ڕێگەن ئەم جارە زۆر جورئەت بن بە خۆیان ڕێ بکەون ئیتر بەسە ینی خەڵک بە تەواوی بێزار بوو ئیشەڵا ئەم جارە بەشکم ڕێ بکەون و هین بێت کۆتایی بە قەیرانی ناوخۆ بێت و ئەم شەڕی سیاسی ناو ڕیکلامی تەلەڤیزۆن و رادیۆ و ئینەکانیش نەمێنێت بەشکم وردە لە ڕێکەون و بە خۆیان پێشنیازەکە بۆیان هەیە بۆی کۆتایی بەم قەیرانە نەبێت چیتر خەڵک بەرز نەهامەتی و بەرز بژێوی ژانەوە نەناڵێنێت چکن وەک دەوترێت بە بۆنەی ڕێنەکەوتنی ئەوانۆیە ئەم کێشانە دروست بووە وەڵاهی من ئەوە ناڵم بێنە ناو خەڵکەوە جارێکە نچنە کۆن نەبنەوە چونکە ئاگان لە وەزعی خەڵک نییە مهم خەڵکە ئێستا لە تورکیا کە ئینقیلاب بوو کێ نەیهێشت حکومەت بکرد میلەتەکە بوو خۆ جەیش نەبوو جەیش بە تیارەت قەسبی کرد ئەگەر ئەمانیش تۆ دە سێری ئەوە بکەن ئەتوانن بێنە ناو خەڵکەوە پرسیار لە جەناب بکەن لە خەبیرە بێلایەنێ بەرن کاکە خۆ هەموو هەر سیاسەت نییە خەڵک سیاسەتی لەبەر چاوکە و تەواو وەڵی ئەزانی چۆنەکاکە ئێمە لە ڕاستیا میلەت زۆر مەحاوەلەی کردووە خەڵک کاتە سەرشەقام بەڕاستی شارع جوڵا لە بەشێکی بەڵام لەبەرەوەی کە دیموکراسی نییە بڕوا بە بەڕاستی وەکو پێویست ڕچاوی مافی مرۆڤ ناکرێت لە کوردستان من بەڕاستی بەش بە حاڵی خۆم نایبینم بەڕاستی و نایشتوانین بیان گەینە ئەو ڕووبارە هاوبەشە لە هەموو وڵاتێک کە کۆبوونەوەیەک کرێ بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانە بەس لە کوردستانایە بۆ شێوەیە هیچ شتێکی تر نییە تەنها پێکەنینی سەر مێزنەوێت ئومێدێ بە چاکسازی نییە ئومێدە بە ڕێکەوتن نییە هیچ ئومێدێ نییە چونکە وەک خۆمان نەزانین چەنەها کۆبوونەوە کراوە یەک نییە دوان نییە کۆبوونەوە زۆر کراوە کە هیچیشیان هیچ نازام هیچ ئامانجێکی نییە بڕوان ناگەم دوایە ئەوەندە کۆبوونەوەکان ئەوەندە کێشەکانیان ئالۆز بێ کە نەتوان ڕێکەون بەڵێ کورە کێشە باوەڕ ناگەم هیچ کێشەیە بوونێ بێ تەنها دزی نەبێ هەموو شتەکان بۆ دزیە لە وڵاتە هیچ نەهیچ قەیرانی هەیە ئەوەی پارە هەر زۆریشە لە وڵاتە وەگە زین داهاتی نەوت خەیاڵیە کێشەکان زۆر ئاسان نیە و زۆر قورسیش نییە بەڵام مەسەلە زیاتر حیزبی سیاسیە کێشە سیاسیەکان وای لێەکە کە بەرژەوەندی شخصیتیایە بەرژەوەندی شخصیەکان وای لێکات کە زال بە بەسەر بەرژەوەندی گشتیە خەمی هاوڵاتیان لەبیر کراوە لەبەر ئەوە زیاتریشە کا سیاسیە مەسەرەکان سیاسیەوە لێبن پێشنیازی چییە بۆیان بۆیە ڕێکەون وڵی خۆشیان ناگادار ناگەن لە بەزی ئەم خەڵکە بێن خەڵکە بەڕاستیانی وەزی باش نییە یعنی لەلانی بڵین بۆ منەسە کاتی وەرزی سەردە و سەرمایە نەود نییە سوتەمەنی نییە یعنی ئەتوان هەوڵێک بن ئینشاءالله بەشمان کارتە کۆتا کۆبوونەوە بێ و کۆتا جلسای پێبن بە دووسێ سەل بەلایەن کەمە جلسەیەکی پێ بچێت دنیا کۆتای پێبن ئەو شوێنی فرەکیۆخایی بوو ناجح نەبووە مەفروزە ڕێکەوەن هەم باری سیاسی ئیقلیمیش تاوا نیە چواردەوری وڵاتان وەڵی هیچ ئومێدێکم پیان نییە وڵای ترەوە بێ خوای گەورە ڕحمان پێ بکات دڵیان نەرم بێ هەموو لایەکیان ئەم کێشەیە کۆتایی پێ بێن و چارەسەرێکی ئەم میلەتە بکەن ئەمان لێرە بڵێنەوە کاکە سەرۆک تۆ سەرۆکی هەر ئەوەیە بەس بە قەنەعەتی من کەسی یەکەم ئەبێ کۆ بێتەوە لەم زروفە ناخۆشترمان نەدیوە ڕۆژ بە ڕۆژ خەڵک وەزعی خراپە بێ لە زستانە تا ئێستا نەیانتوانیوە بەرمیلێک نەوتی سپی بن بە خەڵک واز لەم دزی و گەندەڵێ بێن واز لەم دەسەڵاتە بێنن با یاسا سەرۆر بێ ئەگەر یاسا سەرۆر بێ کێشەکانی میلەت حلە بێ ئەگەر یاساش سەرۆر نەبێ حل نابێ بڕوان بە دەستا و دەستکردنی دەسەڵات نییە لەبەرەوە ئومێدم نییە کە بگەێنە ڕێکەوتن مێدم بە هیچیان نییە ئێخوان ئەگەر ڕێ بکەن خۆمان هیچ جێتێکی کردنی و هیچ لانێکی کەیتیانی هەمووی کوردین کورد یعنی چی هەمومان دەریامان بینیوە ئەگەر لە تەلەڤیزۆنی شابێت وەک دەبینن کە دەریا چەندە بەهێزە و چەندە شەپۆلەکانی ترسێنەرن چەندە گەورە دەرەکەوێت ئەزانن هۆکاری گەورەی دەریا چییە بە دڵنیاییەوە سەرەتا کۆمەڵێک جۆگەلە هەرێکەی لە شوێنێک و لە ڕێڕەوێک و ئەڕوات ڕووبارێکی بچووک پێک دێنن یاخود چەمێ پێک دێنن کۆمەڵێک چەمیش ڕێڕەوی خۆیان ئەکەن بە یەک و ڕووبارێک پێک دێنن کۆمەڵی ڕووباریش دەریایەکی پانوبەرین پێک دەهێنن ئەمە
گزارشتە لەوەی کە هەموو شتێک بە یەکگرتووی گەورە دەرئەکەوێت بەهێز دەرئەکەوێت هەموو شتێک بە جیاوازی و بە تەفرەقەیی و بە یەکلایەنی بچووک و لاواز دەرئەکەوێت ئێمە هیوادارین هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە ئێستا تەنها هەر بەجیا هەر یەکەیان وەکو جۆگەلەیەک دەرئەکەون هیوادارین ببنە ڕووبار و ڕووبارەکانیش بکەنە دەریا بۆ ئەوەی لە چاوی هەموو ناحەزەکانمان لە چاوی هەموو ئەو کەسانەی کە دوژمنن بە میلەتی کورد وەکو ئەو دەریا گەورە و مەزنە دەرکەوین تۆقێنەر بین ترسێنەر بین هیچ کەسێ نەتوانێت جارێکی تر زەفەرمان پێبەرێت و کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالی گەرمیان دووبارە نەبێتەوە جارێکی تر لە هەرێمی کوردستانە هیوادارین لایەنە سیاسیەکان دەست لە ناو دەست بن پشت بەخوا بەستن بۆ ئەوەی کێشەی کورد کۆتایی بێت بۆ ئەوەی ئەم میلەتە کە دەیبینیت لە چ نەهامەتێکە ئەژی بۆی ئەم میلەتە کە بەدەست نەبوونیەوە دەناڵێنێت کە گەنجەکانمان سەری خۆیان هەڵگرت و لە ڕووبار و لە دەریاکانی ئیجە و وڵاتانی دیکەیە خنکان هیوادارین لایەنە سیاسیەکان ئەمەیان بیر نەچێتەوە و یەکگرتوو بن لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری کێشەکانیان بکەن وەک دەوترێ کۆبوونەوەکان تەنها بۆ پێکەنین و مۆز خواردن و نان خواردن و چا خواردنەوە نەبێت بەڵکو کۆبوونەوەکان بۆ چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان بێت و بۆ یەکخستنی یەکڕیزی ماڵی کورد بێ و بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆی کوردستان بێت تاکو ئێمە ژەکو هەر وڵاتێکی دیکە ئاڵایەکمان هەبێ و شانازی پێوەکەین و هیچ کەس ئیتر نەوێرێت و نەتوانێت سنوورەکانی هەرێمی کوردستان بەزێنێت و بە ئارەزی خۆی تەراتێنی تێدا بکات هیوادارین کۆبوونەوەی ئەم جارە کێشەکانی کوردستان و هاوڵاتیان چارەسەر بکات و بێئومێدی هاوڵاتیان بڕەوێنێتەوە کە زۆربیان لەم بەرنامەیەدا گوزارشان لەوە دەکرد ئومێدیان بە کۆبوونەوەکان نییە هیوادارین لایەنە سیاسیەکان ئەو ئومێدە بۆ هاوڵاتیان بگێڕنەوە و جێگەی دڵخۆشی و ئومێدی هاوڵاتیان بن خەندە بخەنە سەر لەوی هاوڵاتیان ئینشاءڵڵا پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت